بەڵێ خۆشەویستان دەچینە لای تەوەری دووەمی پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت بە دەرچوونی کتێبێکە بە ناوی ئەحمەد بەگی تۆفیق بەگ کە سارا محەممەد علی نووسری کتێبەکەیە سەڕاستەخۆ لە ستۆدیۆ سارامان لەگەڵدا سەبارەت بە نووسینی کتێبەکە سەبارەت بە دەرچوونی یەکەم کتێبی ئەم خاتوونە گفتوگۆ دەکەین. سارا سڵاو لێ بێتبانیت باش زۆر بەخێر بێت دەستپێک بەر ئەوی باز لە کتێبەکە و باز لەکە ئەم کەسایەتی بکەین کە تۆ لەسەری نووسیتە دەمەوێت دەستخۆشی و لەکەم وەکو کچێکی گەنج کە خۆت خوێندکاری یاخود دەرچووی بەشی مێژوی توانیت لە بوارەکەی خۆتدا کتێبێک بنووسی لەسەرێک لە کەسایەتەکانی سلێمانی. بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە کە هەر خوێندکارێک لە بوارەکەی خۆیدا بتوانێت خزمەتکە بتوانێت کە لەگەڵ یەکەمین ساڵی دەرچوونی لە کۆلێژ دەرچوونی لە زانکۆ بەرهەمێکی جوانی هەبێجا بەرهەمەکەش بێکێک لە کەسایەتیە مێژوویەکانەوە لە ناوخۆی کوردستانە دەست پێ کرد. سارا سەرەتا دەمێت پرسیاری ئەوە بکەم بیرۆکەی نووسینی کتێبێک لەسەر کەسایەتیەکی کۆنی شاری سلێمانی کە ئەحمەد بەگی تۆفیق بەگە یەکەم متەسەڕیف واتە یەکەم پارێزگاری سلێمانی بووە. دەمێت سەرەتا باسی چۆنێتی یاخود سەرەتای دروستبوونی ئەم بیرۆکەیە لە چێوە سەرچاوی گرت؟ ئێمە وەک خوێندکاری بەشی مێژوو کە ئەگەینا مەرحەلە 4 لەو ساڵدا پێویستە توێژینەوەی بکەین کە لە ڕاستیدا بەشێکی زۆری دەرەجێ ئەو ساڵەمانی لەسرە وەکو هەر خوێندکارێکی دیکە منیش بڕیارمجا دەستبەرم بۆ ناونیشانێک، بەڵام لە ڕاستیدا پاڵنەری سەرەکی من بۆ ئەم ناونیشانە نەبوونی سەرچاوی پێویست بوو لەسەر ئەم کەسایەتەوە هەروەها کەسایەتێکی گرنگیشە لە مێژووی شاری سلێمانیدا. بێگومان ئەمیز لە دیوێکی ژیانی ئەم کەسایەتی و لاپەڕێکی نوێی مێژووی شاری سلێمانی بنووسمەوە. وەک ئەزانین ئێمەی کورتاوەکو ئێستا لە سەرەتای بەخۆماڵیکردنی مێژوو خۆمانزین و هەتاوەکو ئێستاش مێژوو ئەنووسرێتەوە بە ئەمانە بە شێوازێکی دیموکراسی بینووسینەوە. لە ڕاستیدا دەربهێنرێ لەژێر هەژمونی پاڵەوان یاخود لایەنە سیاسیەکان یاخود ئەو کەسانی کە هەوسەردەمی خۆی بوون بە جۆرێک بتوانین جیوێکی شاراوی ژیانی ئەم کەسایەتە لە مێژووی شاری سلێمانیدا بنووسینەوە. بێگومان ئەم کەسایەتی خۆی کەسایەتێکی گرنگ بووە، هەوکات لە منەماڵەیەکی گرنگیش بە وەک دەزانین لەو پۆستە ئیداریە کارگێڕێ گرنگیشدا بووێ بێگومان کۆمەڵشتی کردووە خزمەت بە مێژووی شاری سلێمانی بێت. بەڵێ سارا ئەو ئیلام گرنگ بوو یاخود ئەوجی سەرنج بوو لای من ئەو بووکە دەڵێت هۆکاری سەرەکی دەستبردنم بۆ نووسینی ئەم کتێبە بۆ ئەو بووە جیاوازەوەی کە کەسایەتێکی گرنگ و یەکێک بۆ لە ئەو کەسانێک کە لە ڕابردوودا پێگێکی گرنگیان لە شاری سلێمان و هەروەها لەو ئیشانی کە بۆ شاری سلێمانی کردوێتی دواتە دەچینە لای هەموو کارانێک کە ئەحمەد بەگ بۆ سلێمانی و سلێمانەکان کردوێتی ئەو بوو کە دەڵێت هیچ سەرچاوەیەک نەبووە لە سەرێمە پاڵنەری سەرەکیم بووە بۆ ئەوەی کە دەستبەرم بۆ ئەم کتێبە. بەڵێ لە ڕاستیدا سەرچاوی بەتاواتی سەرچاوێکی ورد نەبوو کە بتوانین پشتی پێ ببەستین، بەڵکو کە لە سەرچاوەکانیشدا باس کرا بوو تەنها بە شێوەیەکی لاوەکی تەنها چەند جێڕێگەن ئەو پەڕێ زۆر بڕۆشتایە دوو لاپەڕە بوو سێ لاپەڕە بوو. هۆکاری ئەوەش بوو ینی نەبوونی سەرچاوی پێویست بووە. لە ڕاستیدا حەزی خۆشم بۆ تازەگەریەک بوو ئەمیست بابەتێک بنووسم کە پێشتر نەنووسرابێ یاخود دەست بە ئەو بابەتە نەدرابێت و بیری لێ نەکرابێتەوە. ئەحمەد بەگی تۆفیق بەگ وەکو لە دەستپێکی لەم بەرگەی دانووسیوتە دەڵێت یەکەم متەسەڕیفی سلێمانی بووە لەگەڵ ئەوەی کە ڕەنگە زۆرێکمان ئەوە نەزانی نەخۆت یا لە مێژوودا ئەوەندە شارەزانە بیا ئەوەندە بیرمان نەمابێتکە ئەم کەسایەتی یەکەم پارێزگاری سلێمانی بووە. دەمە خۆت بە کورتی باسێکی ئەحمەد بەگمان بۆکەیت کێ بووە ڕۆڵی چی بووە لە شاری سلێمانیدا مێژووەکەی لە سەردەمێکە ساڵێکە داژیاوە؟ ئەحمەد بەگ کوڕی تۆفیق بەگی چابور ئاغاسیە لە ساڵی 1990 لە شاری سلێمانی لە دایک دەبێت لە سەدەی 90. بەڵێ لە بنەماڵەی خەنجانە کە وەک ئەزانین خەندانی جێکێکە لە بنەماڵە دێرینەکانی شاری سلێمانی و خزمەتێکی زۆری بە هەر چوار پارچەی کوردستان کردو بە بێ جیاوازی و کۆمەڵی دەستکەوتیشی بۆ کورد بەدەستێناوە. ئەحمەد بەگیش لەم بنەماڵە نیشتیمان پەروەرە لە دایک بووە و سەرەتای خوێندنی هەر لەم شارەدا بووە بە حکمی ئەوەی باوکیشی لە پۆستێکی ئیداریە بۆ لە سەردەمی عوسمانەکاندا بۆی زۆر جار بەشێکی خوێندنەکەشی چۆتە مووسڵ و کەرکووک و ئەمانە. ئەحمەد بەگ کەسایەتێکی دیار بووە و هەروەها پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ سەرانی ئینگلیزدا هەبوو لەگەڵ سەرانی عێراقدا هەبوو و لەگەڵ کوردەکانیشا لەگەڵ خێڵەکیەکانیشدا هەیبووە بەبێ جیاوازی لە هەر چوار پارچەی کوردستاندا. ئەحمەد بەگ لە ساڵی 1925 دیاری دەکرێت بۆ یەکێک لەو کەسانەی کە پاڵەدراوە بۆ پۆستی متەسەڕیفی شاری سلێمانی کە لە دوای کۆتایی هاتنی جوڵانەوەکەی شێخ مەحموودی حەفید لە ساڵی 1924 جارێکی دیکە کە حکومەت ئینگلیز حکومەتی شێخ مەحموود ئەڕوخێنێ
جارێکی دیکە حکومت لەلایەن شێخ محموود دانامەزرێتەوە بە هیچ شێوێ بۆیە بیر ئەکەنەوە کە کەسایەتێک دابنێن بۆ ئەم شارە تاوکو بتوانێت تا ڕادەیەک بارودۆخی شار هەموار بکاتەوە و کوردەکانیش بەدڵیان بێت چونکە بێگومان وەک ئەزانین کە کاتێک خاوڵاتیان بەدڵیان نەبێ ئەو کاتەیە خۆپشاندان ڕوئەیە لەبەر ئەوە ئینگلیز بیر ئەکاتەوە کە ئەحمەد بەگ دابمەزرێنێت و لەو پۆستە ئیداریە چەند کەسێکی تر پاڵەوجان بەڵام لە ڕاستیدا چانسەکە زیاتر بەلای ئەحمەد بەگدایە چونکە وەگەزانین ئەحمەد بەگ کەسایەتێکی زمانزان بووە و بێژگە لە زمانی کورتی سارە تایبەتمەندەکانی ئەحمەد بەگ چی بووە چۆن بووە کە توانراوە وەکو متەسەڕیف وەکو یەکەم متەسەڕیف و یەکەم حکومڕان لە سلێمانیدا دەستنیشان بکرێت بەڵە کەسایەتێکی بەهێزی هەبووە هەوکات توانیوێتی لەو بارودۆخە هەموارەی کە شاری سلێمانی بەسەری داهاتووە بتوانێت هاوسەنگی ڕابگرێت چ لەلایەن ئەو فشارانی کە لەلایەن حکومەتی عێراق و ئینگلیزیشەوە بەتایبەتی چونکە وەک ئەزانین لەو کاتەیە سلێمانی لەژێر هەژمونی ئینگلیزدا بووە حکمی ڕاستەوخۆی هەبووە و هەروەها لەلایەکی دیکە و زمانزانی ئەحمەد بەگیش و ئەحمەد بەگ جگە لە زمانەکانی کوردی و عەربی و فارسی ئینگلیزی و فەڕەنسیشی زانیوە ئەمە هۆکاری بۆ دەرکەوتنی زیاتر لە پێگەی بنەماڵەکەشی ڕاستیدا پێگەی بنەماڵەکەی هۆکارێکی زۆر گرنگ بۆ دەرکەوتنی ئەم کەسایەتێکە بە بچێتەوە سەر ڕێژکەی ئەوان بەڵام ئەحمەد بەگ خۆشی کەسایەتێکی بەهێز بووە و لێزان بووە توانیوێتی دڵی هاوڵاتیەکانی ڕابگرێت لەلایەک لەگەڵ پەیوەندی لەگەڵ سەرانی دەسەڵاتداراندا ڕابگرێت ئەمانە هۆکار بوون. بەڵێ ئەحمەد بەگ پێش ئەوی ببێت با متەسەڕیف پێش ئەوکو یەکەم پارێزگا لە سلێمانیدا دیاری بکرێت خۆی پیشەی چی بوو بە چ کارێکەوە سەرقاڵ بیان چی وایە کرد کە سەرنجی ئینگلیزەکان ڕابکێشێت بەس کە ئەم جۆرە کەسایەتیە بۆ پۆستی پارێزگار گونجاو ڕاستە و تایبەتمەندانی کە باش کرد هەمووی زۆر گرنگن کە هەڵبژێتراوە بەڵام چی پێش ئەوەی کە ببێت بە پارێزگار ئیشی چی بوو وەزیفەی چی بوو بە دیاریکراوی وەکو ئەوەی بە شێوازێکی ینی ڕوندیار نییە کە ینی پێشتر بەشێکی ژیانی پەیوەندێکی لەگەڵ شێخ محموودا هەبووە لەگەڵ شۆڕشەکەی ئەوە بۆ لەسەرتەوە بەڵام دواتر بە کۆمەڵە کۆکار جیا ئەبنەوە بە حکمیۆم باوەڕی بە خەباتی مەدەنی هەیە و پێی وایە ئەم کوردە زیاتر لە ڕێگەی خەباتی مەدەنیەوە ئەتوانێت دەستکەوتەکانی بپارێزێت و دواتر لە کۆمەڵێک ئەبێ بە مدیر ناحەی سوورداش و ئەمانە لەوێ زیاتر ئینگلیزەکان سەرنجی ئینگلیزەکان ڕاکێشە بەلای خۆیان لە نووسینی کتێبەکەتدا ژمارەیەکی زۆر لە سەرچاوت بەکارهێناوە ئێستا وەکو لە کتێبەکە خۆی زابینم وەکو باست لێوەکە زیاتر لە 150 سەرچاو بەکارهێن ئەمێ بە کورتی ئەماژە بە سەرچاوەکان بکەیت لە ڕاستیدا ئێمە هەروەک کە سەرتا دەست پێ ئەەکەین زیاتر پێویستە سوود بە پلەی یەک سوود لەو سەرچاوانە وەرگین کە هاوسەردەمی خۆین یاخود ئەو کەسایەتیانە یان ئەو کتێبانەی کە لە هاوسەردەمی خۆیان نووسراون یەکێک لەوانە پشتمان بە ڕۆژنامەی ژیان بەستووە و ژیانەوە ڕووناکی چونکە ئەمانە خۆشی دەری کردوون و هەم بە یارمەتی لایانی مادی و معنەوی یارمەتی ئەم ڕۆژنامەیە هەمیش خۆی بابەتی نووسیوە و زۆربەی بابەتەکانی یاخۆ کار و چالاکیەکانی ئەحمەد بەگ لەم ڕۆژنامەیە بەیان کراوە و کتێبەکانی بەتایبەتی ئەحمەد خەواجە و محەممەد ڕەسوڵ هاوار ئەمانە کۆمەڵە سەرچاوی گرنگ بوون کە بە پلێت پشتمان پێبەستەوە و دواتر چەند چاوپێکەوتنێک هەبووە بەڵام چاوپێکەوتنەکان لە ڕاستیدا بە شێوازێکی ئەوتۆنیە کە بتوانانی ینی سوودێکی زۆری لێ ببینیت. پێشتر باس لەوە کرد کە لە کاتی نووسینی کتێبەکە من بۆی زیاتر دەستم ڕە بە و نووسینی ئەم کتێبە ویستومە کارەسەم کەسایەتە بنووسم چونکە سەرچاوی کوردی زۆر کەم بووە کەواتە جیاواز لەو ڕۆژنامە کوردیانی کە ئەحمەد بەگ خۆی دەری کردوونە خۆی نووسەر بۆ تێیدا ئەو سەرچاوانی دیکە کامانە بوون کە تۆ دەستت پیان گەشتۆ زەنەری لەسەر ئەحمەد بەگ تێدا بوو بۆچی سەرچاوە کوردیەکان لاوااستر بۆ تۆ پشت بۆ یاخود پەنات بۆ سەرچاوە بیانەکان بردووە بە چ زمانێک تۆ هەوڵە داوە جیاواز لە کوردی سوود لە سەرچاوەکان وەربگریت لە نووسینی کتێبەکەتدا بەڵام دەستمان بردو بۆ سەرچاوە ئینگلیزی و بەکارمان هێناوە هەروەها لەگەڵ یا عەرەبی چونکە لەو کاتەدا ئینگلیزەکان بەتایبەتی ئەو کەسانەی کە وەکو حاکمی ئەم شارە بوون بەتایبەت بۆ مێجرسۆن ئیدمۆنز ئەمانە بەشێک لە ژیانی خۆیان نووسیوەتەوە و هەروەها سەرچاوە عەرەبەکانیشمان بەکارهێناوە چونکە لەو کاتەشدا لە ڕاستیدا بۆی کۆمەڵە سەردانیکردنی سەرانی عێراقەوە کەسانێک هەبوو نەزانیاریان نووسیوە لەو سەردانیکردنەوە
توانیمانە ئەوانش هەمووی کۆ بکەینەوە و دوجار بابەتێکی بخت دەربکەین. لە سەرچاوە ئینگلیزەکاندا چۆن باسی ئەم کەسایەتیە کرا بۆ نمونە ئەگە ژیانی مێدرسۆن و ئاوە وەربگرین بۆ بنە ڕەنگە بە لاپەڕەیەک ڕەنگە بە نیو لاپەڕ ڕەنگە بە پەرەگرافێک ڕەنگە بە چەند لاپەڕێکیش باسی ئەحمەد بەگیان کرد بێت بەڵام شێوازی باسکردنەکان چۆن بۆ بۆم کەسایەتێت چۆن لە ئەحمەد بەگیان ڕوانیوە بەڵام ئەوان بە حکمەوە پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ ئینگلیزەکاندا هەبووە و بەریەکەوتنی ئیشیان زۆر بە بەتایبەتی لەگەڵ ئیدمۆنسا لەگەڵ مێجەرسۆنا لەگەڵ کاپتن لاینە ئەمانە پەیوەندیان زیاتر بەلانی ئیشەکانەوە هەبووە و پێکمان ئەزانین کاتێک دوو کەس ئیشەکانیان پەیوەندی ئیشایەتی لە گۆڕابووە بە شوازێکی باش باس ئەکرێ بەڵام ڕاستیدا ئەوانیش بە شوازێکی زۆر جوان باسی ئەحمەد بەیان کردووە و پیان وا بۆ یەکێکە لەو کەسایەتیانەی کە لە ناو شاری سلێمانیە گونجاوە بۆ ئەو پۆستەی کە پێی بدرێت بۆ زیاتر لە جارێک پاڵێوی ئەکەن بۆ ئەو پۆستە سیاسیە ئیداریە گرنگە. ماوەی چەند ساڵ ئەحمەد بەگ متەسەڕیفی سلێمانی بووە؟ لە دوو ماوەی جیاوازدا حکمی شاری سلێمانی کردووە لە ماوەی یەکەمیدا لە ساڵی 1925 بۆ ساڵی 1920 لەم پۆستای ئەمێنێتەوە و دوجار جارێکی دیکە لە ساڵی 1930 تا ساڵی 1935 لە دوای شەڕی بەردەرکی سەرا جارێکی دیکە بۆ هێوەرکردنەوە یاخۆ بۆ دڵدانەوەی خەڵکی شاری سلێمانی جارێکی دیکە ئەحمەد بەگ ئەهێننەوە لەو پۆستایە دای ئەنێنەوە تاوەکو بەردۆخی شار جێگیر بکات و تا ڕادەیەک دڵی خەڵکەکە ڕازی بکەن. بەڵێ ئێستارە ئەحمەد بەگ تەنیا لای سیاسیەکان لای ئینگلیزەکان لای کەسانی کە بەڵادەست بوونە جێ سیقا جێ متمانە بوونەکە لە پۆستا دای بنێنەوە یاخود خەڵکی شاری سلێمانی خۆشیان خۆشەویستیان بۆ ئەو هەبووە لە کاتی کێشەگیری گرفتەکاندا لە کاتی تێکچوونی دۆخی شارەکەدا ویستوانە ئەو بێتەوە دووبارە سلێمانی بەڕێوەبەرێت خۆشەویستەکە زەترلان کامیانەوە بۆ ئەحمەد بەگ. بەڵێ ئەحمەد بەگ کەسایەتێکی زۆر دڵسۆز و ئەمەکدار بووە هاوکات ئەمە ژوای کردو کۆمەڵێک لە لانی کۆمەڵێکەوە یانی خزمەتێکی زۆر جوان بە شاری سلێمانی بکە و زۆر بەوردی بیری لە ئاوەدانکردنەوەی ئەم شارە لایانی ڕۆشنبیری لایانی کۆمەڵایەتی و ڕێخستنی لایانی ئابووری تەنانەت دیاریکردنی نرخ کە زیاد لە نرخی خۆی لەم شارەدا بە حکمی ئەوەی خەڵکی لەو کاتەدا بژێوەیەکی ئەوتۆی نەبووە دیاری بکە ئەمە مەژوای کردووە خەڵکی زۆر هەست و عاتیفەیان لەگەڵیا هەبێت تەنانەت باز لەوە دەکرێتکە لە دەورانی یەکەمیدا کاتێک ئەم شارەجێ ئەیاڵێت نامەیەکی پڕ لە هەست و سۆز و خۆشەویستی بۆ هاو نیشتمانەکانی لەم شارەدا جێڵێ ئەو پێیوا بۆ کە پێویستە خەڵکی شاری سلێمانی خزمەت بکرێت و خزمەتێکی زۆر باشترین ئەو ئیشانی کە ئەحمەد بەگ بۆ سلێمانی کردووە پێشکەش بە سلێمانیەکانی کردووە کامانن لە ڕاستیدا کۆمەڵی خزمەتی زۆر باشی کردو ڕەنگە ئێمە نتوانین بەچاوەتی لە بەرنمەیەکە گرنگترینیان بەڵێ زۆر گرنگی بەلایانی ڕۆشنبیری شاری سلێمانی داوە خەڵکی چ ئافرەت بێت چ مناڵ بێت و بە تایبەتی پیاوانیش کە خوێندنی ئێوارانی بۆ کردبوونەوە بە حکمەوەی کە بە ڕۆژ خەریکی ئیشن و بە ئێواران با بخوێنن و خوێندنگایەکی یەکەمی خوێندنگای بۆ ئافرەتان کردو لە شاری سلێمانیدا ئەویش خوێندنگای زەهرای کچان بوو کە ئەمە هانی خەڵکەکەی ئەیە کە کچەکانیان بنێرنە بەر خوێندن کە یەکەم لە خۆیەوە دەستی پێکرد بوو کە کچەکەی خۆی نایە بەر خوێندن ئەمە بۆ شکاندنی ئەو دابوونەریت و کولتورەی کە ئەو سەرجەمەدا بووە و کۆمەڵی ڕۆژنامەشی دەرکردووە لەوانە ڕۆژنامەی ژیانە و ڕۆژنامەی ڕووناشیە لە شاری هەولێر و یارمەتێکی زۆری چینی ڕۆشنبیرانی داوە و تەنانەت وەرگرتنی ئیمتیازات بۆ ئەو ڕۆژنامەیە و گرنگی لە ڕاستیدا گرنگی بەلایەنی ئابووری شاری سلێمانی داوە و نرخەکانی ڕێخستۆ لە بازاردا هەروەها لایەنی تەندروستی کە زۆربەی وەک ئەزانین لایەنی تەندروستی لەو کاتەدا لە ڕاستیدا لایەنی تەندروستی وەک لەو سەردەمەدا لە سەدەی 20دا تا ڕادێکی زۆر دواکەوت بوو و لە ڕۆژنامەکاندا هانی خەڵکی دەدا کە مناڵەکانیان بکتن و نەخۆشی بڵاو بوو جیاواز لە کەسایەتی سیاسەکە ڕۆڵە سیاسی لە سلێمانی جاهی بووە کەسێکی ڕۆناکبیر بووە و پێیوا بۆ ئەم کوردە تەنها بەلایەنی خوێندن و خوێنەواری زیاتر پێش ئەکەوێت وەک لە لایەنەکانی دیکە هەروەها یەکێک لە گرنگترین کارەکانی تری قیرائەتخانە بووە ئەم قیرائەتخانەیە لە ڕاستیدا لەو سەردەمادا نەبووە کە یەکەمین قیرائەتخانەی کردوێتەوە کە ڕۆژنامەکان لە بەغداد لە تورکیا هاتوونەتە ئەم قیرائەتخانەوە و ڕۆشنبیران بە تایبەتی وەک پیرەمێرد ئەمانە هەمویان لەوانە لەو شوێنانەدا کۆبوونەتەوە هەروەها بڕیاریە بوویانی یەکێک لە کارە گرنگەکانی دروستکردنی یاخود دابینکردنی فڕۆکە بوو بۆ شاری سلێمانی کە پێیوا بوو کوردیش یاخود سلێمانیش مافی ئەوەی هەیە وەک هەر وڵاتێکی دیکە یاخود شوێنێکی دیکە بێتە خاوەن ئەم
خزمەتگوزاریە سەرەتاییە لە ڕاستیدا هەوڵێکی زۆریشی دا و پارەشی بۆ کۆکراوە بەڵام دواتر بارودۆخەکە تێک دەچێت و لە پۆستەکەی دوور ئەخرێتەوە. بەڵێ سارە لە دەرکردنی ئەم کتێبەدەوە دەزانین دەرکردنی هیچ کتێبێک ئاسان نییە پێویستە بە پاڵپشتی پێویستە بە پشتگیری هەیە تۆ کێ زۆر لە دەرکردنی ئەم کتێبەتدا لە نووسینی ئەم کتێبەتدا هاوکارە بووە توانیتەکەم کتێب و بە چاپ بگەێنیت لە ڕاستیدا من مامۆسای بەشی مێژوو زانکۆ سلێمانی دوتۆری و عەزیز ئەو زۆر پشتگیری کردوم و زۆرێک لە بەهۆی هەوڵەکانی ئەوە بوو و هەنجانەکانی ئەوە بوو لە ڕاستیدا تاوەکو خۆشی کاریگەرێکی زۆر باشی بەسەر کتێبەکەەوە هەیە و دواتر لە ڕاستە لە چاپدانی هیچ کتێبێک ئاسانیە ئەم دەرفەتە بۆ من تۆزە دەرفەتێکی خۆش بوو و لە چاو ئەوانەی کە بکرێتە چاپ بکرێت و لە مەغزە نافڕێ بدرێت بەڵام خۆشبەختانە ئەوەی من بوو بە کتێب و دەتوانرێت سوودی لێ وەربگیرێت. زۆر باشە ساراگەان سەرکەوتوو بیت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونێ هیوادارین بەرهەمووی زیاتر کتێبی زیاتری تۆ ببینین و شانازیت پێوە بکەم ئێستاش هەرجێ شانازیت دەست خۆش زۆر سپاس بۆ ئێوەش.